یەک شعرم نووسیوە بێ بە سوپرایز بۆ هەمووتانی لەوانەیە مۆچۆرکە بە تەپڵی سەرتانە بێت بە ناوی شعری میاو میاو عتر و سوورا و سپیا و ئەها عتر و سوورا و سپیا و بۆ یەکتر ئەکەن میاو میاو بەعزێک کچێ لە خۆی نەدات لەگەڵ پیاوە فەرقی ناکات يا هلا مامۆستا يا هلا هاتشي مامۆستا بتخۆ ئەم کۆپلێ سەرتانە سۆڕمێنێت بەس گوێ بگرن حەبیبی ئەسمەر چکولێتە حەزم لە لایک و کۆمێنتە دەی تخوا زوو خێراکەن لایک و کۆمنت زیادکەن خۆشەویستەکەم ئەم شعرەم نووسیوە مەبەستم تۆ نییە نەیخیتە سەر خۆت قوربانت بم تۆ بەبێ ئیتر نێوان من و تۆ بەجێت هێشتم بۆ وات کرد بۆ کە بۆنیان کردی و پولیان پێوە نایت دێلی چیەکەی ئەڵێی دێمەلات جۆ بگرە کچێ کچەکەی خەجێ لای من دەرکراوی با حەیات بچێ با حەیات بچێ ئەوە شێترە خۆ 5,000 کەس لەگەڵیانە خەتایە حەبیبی ئەسمەر چکولێتە حەزم لە لایک و کۆمێنتە وای خێرا تەلەفۆنکەم بۆ ڕەحمان ئەلو ئەو ڕەحمان زوو فریاکەوە بە خۆمان نزیکەنەوە لە شێردڵ 5,000 کەسی لەگەڵایە بەرز بۆتەوە ناوبانگی دەرکردووە ئادی وەرە ودی خێراکە خێرا وای ئەو مامۆستا شێردڵ نییە وای وای بچم سێلفی لەگە بگرم يا هلا مامۆستا ئەوە چییە مامۆستا بگرە ئەو شعرە هەڵبەستە دروستم کە داری ئێستا مامۆستا قوربانت بم کورە مامۆستا و چی و شان و شەوکەتە ماشەڵڵا زۆر بەڕەغبەتە تۆ دانیشە با خەڵک سەیرمانەکە دانیش کورە مامۆستا قوربانت بم یەک سەلفی شێر بیمە لۆ تو ئاگرم تێبەر بوو لە داخۆچێت و ئەمن دوورم لە دووری تو سوتان برژان بەبێت تو کاکە ئەگەر سێلفێکە دەگری بیگرێت چکە من درەنگمە بێ بڕۆم قوربانت بم مامۆستا هەستە با بگریت هەستە ئەو سەلفێ جوانێ بگریت تۆزێ خێرات چکە من مەجانمەوە نییە بەچاوە مامۆستا ئەها بەخوا ڕاست دەکەی ئەها چۆن لە تیکتۆک بەرز بۆتەوە ئەی پێم نەوتی ئەو ڕەحمان ئەبێ هەر چۆنێ بێ خۆمان بگەینینە ئەم کوڕە خۆمای لێ نزیکەکەینە نووسەری ناسراوی وڵاتەکەمان شێردڵ ئەو نووسەرەی خوێنەری کتێبەکانی زۆر کەم بووبووەوە بۆیان لە چاپخانەکانیش کتێبەکانیان چاپ نەدەکرد چونکە نووسینەکانی بابەتی هۆشیاری و کۆمەڵایەتی بوون ئێستا بەهۆی گۆڕینی شێوازی نووسینەکانی لە نووسەرێکی قەڵەم جوانەوە بووە بە نووسەری نێو تیکتۆک و سناپ و ئینستاوە ئێستا هەوادارێکی ئێجگار زۆری لە دەوری خۆی کۆکردوێتەوە لە دیمانەیەکدا دەڵێت 30 ساڵ بەرهەمی ئازبەرز و بە سوودم پێشکەش کرد بەڵام بەداخەوە حیسابیان بۆ نەکردم کەسی چەند مانگێکە هاتوومەتە نێو دنیای سۆشیال میدیاوە هەم لە ڕووی مادی هەمیش معنەوی سوودێکی زۆرم بینیوە